لاڵقەی ڕابردوودا باسمان لە ڕاپەڕینی کورد کرد لە دژی ئینگلیز لە سلەیمانی لە زاخۆ لە ئاکرێ لە ئامێدی لە بارزان و هەروەها لەو شوێنانەی تریش کە بە شێوەیەکی گشتی دەستی پێکرد. ئەمڕۆ ئینشاءڵڵە هەر ئیدامەی ئەو باسەیە لەگەڵ سەرنجدانێک لە گۆڕانکاریە نێودەوڵەتیەکان کە لە قەبارە و کیان و کاریگەری کورد خۆی کاریگەرتر بوون، زۆر بەداخەوە کێشەکەی کورد لە جیاتیەوەی زیاتر بڕواتە پێش تا ڕادێک هاتە دواوە. ئەوەش سەرەتای دەستپێکردنی کارەساتێکی تری کوردیە کە ناوچە کوردستانیەکە بە شێوەیەکی گشتی دابەشە بێ و هەروەها کوردیش وەکو یەک گەل بەداخەوە دوای کارتێکردنێکی ئاوایەکەوێتە سەر کە وردە وردە ناوچەکان لێک بترازێن وە کوردەکە خۆشی وەک خەڵک لە یەکتر دوور بکەونەوە. باسێک لە نەمانی ئەمنیەتەکەم لە کەرکووک و هەولێر لە ساڵی 1920 دا. هەولێر ئەو سەردەمە هێدی بوو، مەبەستم ناو شاری هەولێرە. طبعاً ئەومان دایمە لە بەرچاو بێت کە هەولێر عایدی ڕەواندوز بوو، ڕەواندوز و مرکزی ویلایەت بوو ئەو کاتە، هەروەکو چۆن کاتی خۆی سلەیمانی نەبوو. سلەیمانی کاتی خۆی ئەو ناوچەیە پەیوەست بوو بە مرکزی شارە زوورەوە. دوایی لە قەڵاچوالانەوە هاتنە پایتەخت هاتە سلەیمانی و سلەیمانی گەورەتر بوو، بایەخێکی گەورەی بۆ دروست بوو. بە هاتنی ئینگلیزەکانیش هەولێر زیاتر احتیمامی پێدرا، چونکە ئینگلیزەکان سەیریان کرد دەستگرتن بەسەر ڕەواندوزێکی ناوچیای سەخت و قوڵایی ناوچیاکانە و هەروەها پەیوەست لەگەڵ تورکەکانە زۆر شتێکی ئەستەمە. بۆیە ئەوان ویستیان لە هەولێرە ئەمجارە ئەفسەری خۆیان کە کاروباری مەدەنیان پێ ئەسپاردن لەوێ بێ. هەولێرە و کاتە هێدی بوو، بەڵام مرکزێکی بربەرەکانی حکمی بەریتانیەکان بوو، چونکە لە هەولێرە پیاوێکی زۆر مەشهور و بەهێز هەبوو کە ناوی نووری باوێڵاغایە، سەرۆکیی هۆز و عەشایرەکانی ڕەواندوز بوو. ئەویش وەکو شێخ مەحموودی حەفید وایە بە نیسبەت هەولێرەوە. خەڵکانێکە لە دەوری بوون، سوورچیەکان بوون، خۆشناو بوون، زۆر ئازا و دلێر بوون، چەکدار بوون، ئەهلی جەنگ بوون. کارتێکردنی جامیعەی ئیسلامیان لەسەر بوو. ئەو کاتەکە وەکو فکرەیە گوتمان لە زمانی سوڵتان عەبدولحەمیدە ئەیویست دروستی کاتەوە بۆ ئەوی سەر لە نوێ ئومەتەکە ببێتەوە بە یەک لە ژێرسایی سوڵتانی عوسمانیدا. ئەو کاریگەریەکی باشی بەناو خەڵکەکەیە بڵاو کردەوە سەر لە نوێ، مەبەستم لە فکرەی جامیعەی ئیسلامیەکەیە. دوایش کە سوڵتان عەبدولحەمید لە 1908 لادرا، تورکەکان کە هاتن، تورکە قەومیەکان، جەماعەتی نامق و عەبدوڵڵا جەودەت و ئەوانەی تر، نامق کەمال، ئەوانە کە هاتن دیسان ویستیان سوود لەم فکرەی جامیعە ئیسلامیە وەربگرنەوە، چونکە سەیریان کرد لە ناو گەلانی غەیری تورکە فکرەی تۆرانیزمەکەی خۆیان بڵاو نابێتەوە. شتێکی ناممکینیشە دۆستایەتی هەروەها دەسەڵات بگرنە بەردەست لەو وڵاتانەیە لەو ناوچانەیە کە غەیری تورکن، و زۆر زەحمەتیشە بەبێ ئیسلام و فکرەی جامیعە ئیسلامیەکە بتوانن وزەی ئەوانیش بۆ بەرژەوەندی خۆیان بەکار بێنن. بۆیە تەنانە دێچێکی وەکو مستەفا کەمالیش لە دواییە هەردێتەوە سەر ئەو فکرەیە، هەڵبەتە تەمەن بە فێڵبازی کە بەکاری دێنەوە، وەکو کە ئەوانەی تر بەکاریان هێنابوو. لەو سەردەمەیە جەنەراڵێکی ئینگلیزی تەبعاً حکمی هەولێریە کرد، ناوی جەنەراڵ هایە. ئەویش محاولەی ئەوەی کرد کە وەکو چۆن مێجەرسۆن لە سلەیمانی محاولەی کرد لە ڕێی هەندێک جاف و هەندێکی پشدەر و هەندێک تاڵەبانیەکانی کەرکووک کە لە کفری هەبوون، لۆنگریک لەوێ بوو، زابتێکی ئینگلیزی بوو، چۆن ئەو ویستی شێخ بەوان تەزعیفکە. بە هەمان شێوە جەنەراڵ های لە هەولێر ویستی تەشکیلی هێزێک بکە بەرامبەر بە نفوزی نووری باوێڵاغا بوەستێتەوە. طبعاً باوێڵاغا کەلیمەکە دیارە لە بەهلولەوە هاتووە، بەهلولاغا، ئێستاش لە پشدەر هەیە بە ناوی باوڵاغا، ئیتر جاری وهەیە واوڵاغاشی ناو ئەنرێ، هەموو هەرەگەڕێتەوە سەر کەلیمەی بەهلول کە برای هارونە ڕەشید بووە. لە ناو کوردی شەخاستن، چونکە لە گوڵستانی شێخی سەعدیە هاتووە، مەلای خۆمان گوڵستانی شێخی سەعدیان بە فارسی لە حوجرەکانە وتۆتەوە. نوکتە و قسە لەسەر باڵول زۆرە، بۆیە لە کوردی شەناوی باڵوڵیان لێناوە،
وجاري وایە تحریفاتی تیاکرا وەکو عوسمان و وەسمان و وەتمان و هۆسمان و ئەو ناوانش کەوا گۆڕانکاریان بەسەرا هاتووە. نووری باوەڵاغا کە خاوەن نفوزی هەرە گەورە و شخصیەتی هەرە بەقووەت بوو لە هەولێرە، جەنەرال هایویستی هێزێکی کوردیانەی جاش دروستکە بەرامبەری، بەڵام هەر زوو شێخەکان و مەلای مفتی هەولێر فتوایاندا کە هەر کەسێک ببێ بە چەکداری جەنەرال های لە دینەچێتە دەرەوە بۆی جائز نییە، شتێکی نامەشروعە. زوو ئەو فتوایە کاریگەری خۆی هەبوو کە هیچ کەسێک چەکی هەڵ نەگرت بۆ جەنەرال های و مەشروعەکەشی هەر لە شوێنی خۆی فەوتە. طبعا ئەمەش جەنەرال های خۆی لە کتێبەکەی خۆیان باسێکا کە بە ناوی 2 years 2 ساڵ هەر بەناوی جەنەرال های نووسیوتی، ئەمەم لە لاپەڕە 303 دا هێناوەتەوە کە خۆی باس لەوە ئەکا کە ئەو فتوایە کارتێکردنێکی هەبوو لەوەی کە هیچ کەسێک بۆ ئەوان نەبێ بە چەکدار. بەڵام ئەو قووەتەی کە بەدەستیەوە هەبوو ویستی بڕوە نفوزی کورد لە ڕەواندوزەوە تەزعیفکە، بەڵام نەیتوانی، چونکە هێز و خەڵکانێکی سوورچی و خۆشناو و ئەوانەی لە دەوروبەری ڕەواندوزە ژیان و ئەو عەشایریانەی ئەوێ نووری باوێڵاغایان پێ زەعیمێکی گەورە بوو، هەروەکو چۆن باسی مەحموودخانی دزڵیمان کردمان لە ئێران و ئێرانی ئێستا طبعاً لە هەورامانی تەختەوە، واتە تەختی سان کە پاشای هەورامیەکان بۆ، یعنی لە نەک تەختایی مەبەست تەخت مەبەست لەوە جنا کوردستانی ئەودی و ڕۆژهەڵات بەشە هەورامانەکەی سەختترە لە هەورامانی کوردستانی باشوور. ئەو کاتە نووری باوەڵاغاش ئەو کارتێکردنە گەورەی هەبوو، بۆیە عەشایرەکانی ئەو ناوچانە بە پێچەوانەوە زوو لە بەردەستی نووری باوەڵاغایە کۆبوونەوە، هێزێکی زۆر گەوران دروست کرد و هێرشیان کردە سەر ئینگلیزەکان، لەوێ دایان ڕنین و لە ڕەواندوز هێنایان نەخوارەوە. ئیتر نووری باوێڵاغا خۆی لەوێ مەجلیسێکی ئیداری دروست کرد کە ڕەواندوز ببا بەڕێوە. تەمان ڕەواندوز کارتێکردنێکی گەورەی هەبوو، مەرکەزی تەئسیر بوو ئەم سەردەمێکی ئێستا باسێکم 1920 و لە دوای ئەویشەوە دیسان کارتێکردنی گەورەی ئەبێتەوە لە ڕێگای ئەتیحاد و تەرەقیەکانەوە کە کەسێکی تر دێتەوە بۆ ئەو ناوچانە کارتێکردنی ئەبێ. ئەمە شتێکی مهم بوو. لە دوای ئەمە جیهاد لە کۆیەوە دەسی پێکرد، لە کۆیش دیسان کە دەسی پێکرد شتێکی گەورە بوو، وردە وردە نفوزی ئینگلیز وای لێ هات تەنها لە شارە گەورەکانە هەبێت. لە 15 نۆی 1920 ئینگلیز لە هەموو ناوچەکانی کوردستان تقریبا دەرچوو بوو جگە لە شارە سەرەکیەکان، تەنها سەیتەرەی بۆ نمونە لە هەولێرە لە مەرکەزی شاری هەولێر مابوو. لە مەرکەزی شاری هەولێریش ئەو کاتە دزەیەکان کاریگەریان زۆر هەبوو، دزەیەکان لە چاو خەڵکانی تری کووردا چاوکراوە بوون، زیت و وریاتر بوون. لەبەرەوە زۆر ئیداریاتی کاتی زمانی ئینگلیزیش چۆن بابانیەکان لە سلەیمانی کارتێکردنیان هەبوو چاوکرا و بیرمەندی ئەو سەردەمە بوون و لە ئەستانە شت فێر بوو بوون، دزەیەکانی ژوا بوون لە ناو هەولێرە، ئەوان کاریگەری باشیان هەبوو. داوایان لە نووری باوەڵاغا کرد بێتە ناو هەولێرەوە، بێ هەولێریش داگیرکە. ئەو کاتە طبعاً خۆشی نووری باوێڵاغا ئەفسەری پۆلیس بوو لە سەردەمی عوسمانیەکانە، چاوکراوە بوو، یعنی کابراایکی لێهاتوو بوو، زرنگ بوو، سیاسەتمەدارێ بوو، ئەنجا وەکو قدرەتی عسکەری باشی هەبوو، چەکداری چاچی لەگەڵا بوو، خەڵکانێک وەلای باشیاندا بوویە، مفتی و عەشایرەکانیشی لەگەڵا بوون. لەبەرەوە ئەویشەوەی بە فرسەت زانی سوورچی و خۆشناوەکان سەر لە نوێ کە کوتەشی دەستی بوون، لێهاتووش بوون، هەمووی جەنگاوەر بوون، چەکداریش بوون. تەمان بە چەکی ئەو زەمانە حکوومەتی ئینگلیزیش جگە لە تۆپ تیارە ئەویش هەروانی بەدەستەوە بوو، مەشاتی هەردوولا، پیادەی هەردوولا، هەرە و چەکانیان بەدەستەوە بوو. سوورچی خۆشناوەکان شەو هاتن و ئەترافی هەولێریان هەموو بەست و گەمارۆیان دادوایی کە شەڕ دامەزرا، تەقە دامەزرا. وەلسن لە بەغداوە بروسکەیەکی کرد بۆ جەنەرال های کە هەر بەو شەوە هەڵێ دەرچێ، هەر بەو شەوە تەمان هەڵات و هەولێر کەوتە بەردەستی نووری باوێڵاغا و دزەیەکانیش تەمان خۆیان بە هەمان شێوە لەوێ بوون. ئیتر ماوەیەکی زۆر باش کەوتە بەردەستی ئەوان، بەڵام وەلسن ئەم جارە خۆی هات بۆ هەولێر، هاتە نزیک. وەلسن ئەو ڕۆڵەی کە لە طبعا ئەو مندوبی سامی بوو لە بەغدا، ئەو ڕۆڵەی لە هەولێر بینی و سەرزەنشتی
دزەیەکانی دوایی کرد وەکو مێجەرسۆن چۆن محاسبەی هەندێک جاف و تاڵەبانی و ئەوانەی کفریە ڕەوان یا پشدەریە کردیان هی هەڵەبجەیە کرد ئەمیش بە هەمان شێوەیە وابوو کە هاتەوە هەولێر ئەمجارە دزەیەکانی بۆ خۆی کەسب کردەوە چۆنێک بە قسەی نەرم ویستی دایان ڕنێ لە نوریاغا یان لە نوری باوەڵاغا کەسبی کردنەوە بۆ لای خۆیان بۆ ئەوی محاسەرەکە فاشل بێ و فعلا محاسەرەکە ئەو کاتە فاشل بوو نوری باوەڵاغا کشایەوە لەگەڵ سوورچی و خۆشناوەتیەکان و هەولێر کەوتەوە بە کامیلی کەوتەوە بەردەستی ئینگلیزەکان بەڵام هەر ئەو شوێنەشیان هەر بەدەستەوە مابوو هەولێرش ئەو کاتەوەکو سلەیمانی لەژێر ئیدارەی ڕاستەوخۆی ئینگلیزەکانە بوو چۆن هەندێک شت مێجەرسۆن تەمان هەروەکو سیاسەتی ئینگلیزیە هەر یەک سیاسەتە لە سلەیمانیش هەروەها پیادەکرا لە هەولێریش هەر بەمان شێوە پیادەکرا چۆن مێجەرسۆن هات سەرزەنشتی ئەوانەی کرد کە یارمەتی دەری شێخ مەحموود بوون بە هەمان شێوە هەمان مێجەرسۆنیش هات بۆ هەولێر سەرزەنشتێکی زۆری دزەیەکانی کرد وا دیارە تەمان مێجەرسۆن هەروەکو وتمان باسمان کرد وتمان لەبەرەوەی زۆر لە ناو کووردا ژیا بوو زۆر گەڕا بوو زمانیان زۆر شارەزا بوو هەڵسو کەوت و ڕەفتاری وەکو ئاغای کوورد دەکرد نەک وەک نوێنەرێکی ئینگلیز لەبەرەوە لە نەفسیەتی کوردی شارەزا بوو بۆ قسەی قۆڕیشی تەمان زۆر هەیە بەرامبەر بە کورد هەروەکو چۆن کۆڵن پاول نەک کۆڵن پاول هەروەکو چۆن پۆل برێمەر لە کتێبەکەیدا 2 ساڵ لە بەغدا باز لە تاڵەبانی و بەرزانیەکە و زۆر بە ئیهانەوە زۆر بە دوونی تەماشایانەکە زۆر بە بەرچاو نزم تەماشایانەکە ئەوان شتەبانە ئەو کاتەش مێجەرسۆن بەو شێوێش بوو خاستن جێعتیمادی گەورەی حکومەتی گەورەی بەریتانیش بوو ئەو کاتە لەبەرەوە وەختێک کە هات ئەم جارە هاتنەوە دزەیەکانیان زۆر سەرزەنشت کرد ئەوانیان وا لێ کرد طبعا ئەمەش بوو بە سەبەبێک بۆی کە سیاسەتی ئینگلیزیش لە هەولێرا دیسان فەشەل ببێ خاستن سیاسەتی حکمی ڕاستە و خۆی کووردە دزەیەکان بەو شێوێ چەوسێنرانەوە اینجا غەیری کورد هێنرانەوە ئەوێ هەروەکو چۆنتمان مەسیحی و جوولەکەکان هێنرانەوە ئەو کاتە کە ئەوان ئاودەستی شوێنەکانیان پێپاگەکردنەوە لەبەر ماڵانیان کردن بە مراسیل خەڵک شتی پێکردین حەماڵی پێکردن لە پڕێکە ئەمانە هاتن و بوونەوە بە مەسئول و ئەبوایە مباشریش زەریبەی حکومەتی بەریتانی لە ئاغاکانە وەربگرن یا لە شێخێکی کورد وەربگرن یا لە مەلایەکی کورد وەربگرن یعنی پیاو ماقۆڵانی کورد کەوتەوە بەردەستی ئەمانەی کە پێشتر ئاودەستیان پێپاگەکردنەوە لەبەرەوە ئەمە شتێکیش نەبوو کە قبول بکرێت ئەو غەیرە کوردانش کە هێنران زۆر زوو کەوتنە هەڵپەکردن بۆ کۆکردنەوەی زەریبە زۆر فاسدیش بوون خۆیان ئەنجا ئەوانش کە هاتنە هەولێر مێجەرسۆن حکمێکی زۆر قەساوەت زۆر تونند و تیژیشی لەسەر دزەیەکاندانا داوای کرد ئەوەلەن هەر یەکێک لە ئاغاکانی دزەیی ئەبێت 200 چەکدار بێنێ بۆ بەردەستی حکومەتی ئینگلیزی هەر یەکێکیشیانە بێ 1500 ڕوپیەی ئەو زەمانە بۆ 6 مانگ بارمتە دانێ لە لای حکومەتی ئینگلیزی لە لای های کە جارێکی تر هێنرا بۆ هەولێر لەوێ دابنێ ئەمەش طبعا هەر لە کتێبەکەی های نووسیوێتی لە لاپڕ 1970 باسی یەکەم ئەم زەریبانش دیسان لەسەر ئەو شخصیەتە عەزیز و پیاو ماقوڵانە لەوێ دانران طبعا بە طبیعەتی حاڵ ئینگلیز کە دیدنامۆیە ئینسانێکی کافرە محاربە هاتۆتە وڵات داگیری کردووە دەوڵەتی عوسمانی لاچووە لە مەنتقەکە وەکو مسلمان بوون پاشان ئەم ئینگلیزانە بە قاڵبێک دیدی خۆیانەوە هاتوون بە بەرنامەیەکی سیاسی خۆیانەوە هاتوون بۆ ڕاوڕوتێکی ئابووری زۆر گەورە هاتوون حتمما ئەمە پێگە چێشرە لەگەڵ بەرژەوەندی کۆمەڵی خەڵکی تر ئەوی مەلاو شێخی تەریقەتە بەرامبەریانەوەستێتەوە وەکو دین ئەوی ئاغایە بەرامبەریانەوەستێتەوە وەکو نفوزی کۆمەڵایەتی و اقتصادی کە لە بەردەستە هەیە و هەروەها ڕەعیەتەکەش یان فەقیرەکان و دەروێشی شێخن یان تەلەبەن و ئیمامی مزگەوتەکانن سەر بە موفتیە گەورەکانن یا عوامی ڕەعیەتەکەشن هەر سەر بە شێخێکن یا سەر بە ئاغایەکن یان لە زمنی عەشیرەتە حرەکەت دەکەن لەبەرەوە ئینگلیز هەر نەیەتوانی بەو شێوە ڕاستە خۆی حکم کا بەڵام هەوڵێکیدا کە ئەو تەجروبەی لە هەندستان بە تایبەتی لە پەنجابا بۆی چوو بووە سەر کە خەڵکی زەلیلە کرد ئەیویست بە هەمان تەجروبە بەسەر کووردا بێتەوە بەڵام برانی بەڕێز ئەمە شتێکی زۆر مهمە بۆ خۆمان لە نەفسیەتی کووردا بیخوێنینەوە دائیمە لە داڕشتنی استراتیژیەتی سیاسی خۆمانە لە بەرنامەی فکری خۆمانە لە پەروەردەکردنی ڕەفتار و ڕەوشتی کوردی خۆمانە کە بەهاو نەریتی لەسەردا ئەمەزرێ ئەم خاڵە ڕەچاوکەین
ئینگلیزەکان کە چوونە هندستانەوە پەنجابیەکان ئاسان خەڵکی هندستان ئاسان بۆیان هەندێکیان بوون بە عەبید چونکە خەڵکانێکی زۆر لە طەبەقەی خوارێ ئەژیان ئەوانەیە چوونە ناو ئاوی براهمە پۆتراوە بۆ خۆپاکردنەوە بەڵام کۆمەڵێکیشیان ڕاجا بوون هەمووی وەکو مهراجای دەوڵەمەند زوو بوون بە پیاوی ئینگلیز ئەمە لە ناو کووردا ممکن نەبوون نە طەبەقەی خوارێ هەبوو بە طەبەقی بژی نە بە هەمان شێوە شێخ و شخصیات و ڕئیس عشیرەتەکانش ئامادە بوون ببن بە ئاڵقە لە گوێیەکی ئینگلیزی لە بەرخاتریەوە کە نفوزیان بداتێت چونکە ئەوان ئەسڵن نفوزی خۆیان لە ناو میلەتەکەیە هەبوو هی ئەوە نەبوو لامسەرلایی ئینگلیزیەکێ بێنێ و بیکا بە ڕئیس عشیرەتێ بەسەر شوێنێکە لەبەرەوە لە ڕووی ئیداریشەوە نەئەکرا ئیدارە ببێ بە زعیمی شوێنێک ئیدارە هەرێکتوانی خاڵێکی مەدەنی بێ لە نێوانی خەڵکەکە و حکوومەتی ئینگلیز لەبەرەوە عشایرەکان شێخ و مەلا و مفتی و ئاغاکان هەموو هەرێکە نفوزی خۆی هەبوو پێویستی بەوە نەبوو کوردیش لەو سەردەمەشدا هی ئەوە نەبوو وەکو کۆیلە بکەوێتە بەردەستی ئینگلیز و فعلەن لە بەرپرسانی خۆی و پیاماقوڵانی خۆی هەڵگەڕێتەوە لە هەمان شێوەش تەرکیز هەرەکەینەوە سەر ئەوەی کە بەریتانیەکان سیاسەتێکی واضحی خۆیان نەبوو دەربارەی کورد و هەرچی کە هەشیان بوو سەیریانە کرد کورد هی ئەوە نێبیکەن بە دەوڵەت یان نایکەن بە دەوڵەت یان نفوزیان لە ناو ئێرانی و تورکی و عەرەبەکانە ئاسانترە ڕوا وەک لەم کوردەی خۆی بۆ ململانێ زۆر مصڕە ملبانادا ناوچەکەی شاخاویەکی زۆر سەختە خەڵکیی زۆری ئەوێ هەتاکو دێی هەتاکو ئینگلیز دێ مەسەلەن ئەو هەموو شاخانە ئەگرێ بە تەبیعەتی حاڵی شاخ ناگیرێت چونکە لوتکە شاخێک تۆ بڕۆ لە پشتی قەڵاتزێەوە سەرکەوە هەتاگەیتە سەر دەشت هەر لوتکە شاخێک دێڵێ ئەمە باشە ئەستە محکەمە بیگرم ئەمەت گرت سەیرەکە یەکێککە لەو لاتۆ دەرکەوتە پێویستە ڕەباییچکە لەوێدانەی بۆیە حکوومەتی عێراقی مەجبور بوو 9 ملیۆن جوندی لەسەر ئەم کوردستانە دانە دوای ئەوەی کە پاکسازیشی کردبوو 4000 قسووری لادێ ڕوخاندبوو بە هەلیکۆپتەری ژەهێنان و ئەی بردن لەبەرەوە هەر ئەستەم بوو پێشمەرگە ئەو کاتەش زمانی کیمیایی ساڵی 1970 هەر مەفارزی خۆی تەشکیلە کرد و ئەیتوانی لە حکوومەتی عراقی بدا لەبەرەوە زۆر زەحمەتە یەکێکی غەیری کورد بتوانێت سەیترە بکا بەسەر کوردستانە ئینگلیزەکان دوایی لە مەحاڵی بوون بەڵام ئەمریکایەکان ئێستا زۆر زوو تەجروبەیەوە فێر بوون ئێستا 70 جوندی ئەمریکی لە کوردستانی ئێمەدا هەن بەڵام کارتێکردنیان لەسەر پارتیویەکێتی وا هەیە کە ڕەجی ملیان گرتوون و هیچ دانیشتنێک هیچ تەعیناتێکی گەورەش ناکەن بەبێ موافقەتی ئین ئەمریکایەکان کە دێن و متەرجمی کوردیشیان لەگەڵە کە ئەبێ هەموو شتێکیان بۆ تەرجمە بکە ڕۆشننەبوونی سیاسەتی بەریتانی و ئەو هەموو تەدەخولەی ڕاستە و خۆ لە کاروباری کووردا کردیان سەبەبێکی سەرەکی بوون بۆ ئەو ڕاپەڕینانەی لە سلێمانیەوە ڕوویدا تا زاخۆ توولی کێشە لە زاخۆ ڕۆیشتەوە بەرەو خانەقین و کەلار و کفری و کەرکووکی گرتە ئەو شوێنانەی هەموو گرتەوە